بەڵێ خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان دوێنێ شەوی یەڵدا بوو بێگومان لە زۆرێک لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ساڵانە بەم بۆنەوە چەندین چالاکی ساز دەکرێت و لە نێویشیانە زۆرێک لەو چالاکیانە بە ئامادەبوونی شاعیران لەبەرەوەی کە زۆرێک لە شاعیران شەوی یەڵدا لە هۆنراوەکان و لە بابڵین بەرهەمەکانیاندا ڕەنگی داوەتەوە قسە و باسی زیاتر لەسەر شەوی یەڵدا و نەریتی بەڕێوەچوونی شەوی یەڵداکەم لەگەڵ زۆر بەڕێز نەشمیل خان کە بەڕێزیان شاعیرە و بەشداری لە چەند چالاکێکیشدا کردووە. نەشمیل خان بەخێربێی سەرچاومان بەر لەوەی کە باسی چالاکیەکان بکەین بزانین شەوی یەڵدا و ڕەنگدانەوەی لەناو ئەدەبی کوردیا چۆنە. زۆر سپاس بۆ بانگێشتەکەتان. دیارە لەبەر ئەوەی کە وەکو بەڕێستانتان بۆ بەنەریت لە کۆنەوە هاتووە کە لە شەوی یەڵدایە کۆمەڵێک چالاکی ئەدەبی و هونەری پێشکەش ئەکرێ. بۆ پرسیارەکەی جەنابیشە ئەوەی کە ڕنگدانەوەی لەناو شعری شاعیرانە ئەیبینین کە لە شعری کلاسیکە شاعیران لەناو شعرەکانیانە گرنگی بۆ شەوە ئەدەن. ئەگەر باسێک لەوە بکەین کە وەکو هەر بابەتێکی تر وەکو هەر ئەلمنتێکی تر بەکارهێنانی ئەو شەوە وەکو چۆن ئێمە ئەڵێ نەورۆزمان هەیە و وەرزێک ئەگۆڕێ و ئەچینە ناو وەرزێکی ترەوە و شەوی یەڵداش درێژترین شەوی ساڵە بۆ شاعیران کە لە کۆندا زۆرتر دانیشتون و کاتێکیان هەبووە بۆ نووسین و بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانم بڵام تەنیا ماونەتەوە و کاتەکە زۆر بووە ڕەنگە هەر ئەمە هۆکار بوو بێ بۆ ئەوەی کە کاردانەوەی هەبووە و لە ناو نووسینەکانیاندا ڕەنگی داوەتەوانێ بەپێی ئەوەی کە سەرەتای دەستپێکردنی زستانە بۆیە کە شاعیران بە جۆرێکی تردیسانەوە مامەڵی لەگەڵاکەنەوەکو چۆن ئێمە لە کۆنۆ ئەڵێن پاییز وەرزی شاعیرانە چونکە گۆڕانکاریەک لە کەش و هەواڕوئەیە کە جیاوازترە لە وەرزی هاوین کە وەرزێکی کراوەیە تا ڕادەیەک خەڵکی لە یەکترەوە زۆرتر نزیکن. ئەمە زیاتر بۆ کۆن مەبەسمە زیاتر بێکەوە بەڵێن هەم شۆڕەوەت هەبووە پێکەوە زۆرتر یەکتریان بینیوە زستان لەبەرەوەی کە وەرزێکی سەخت بووە بۆیان هەم بە بۆینەی ئەوەی کە لە ڕێگاکانی هاتوو چۆ و بەڵێن ئامێرەکانی پەیوەندی ئەم شتانە کەم بووە بۆیان زۆرتر تەنیا ماونەتەوانێ بۆیە بەم شێوەیە کاریگەری هەبووە لە سەریان کە دانیشتون مەسەلەن کۆمەڵێک هۆنراوە یاخود لە ناو چیرۆکەکانە باسکراوە کە شەوێکە و دەست پێ ئەکا و وەرزێکی سەخت بێ ڕەنگە بەم شێوازە کە شاعیران و نووسەران سوودیان لێبینیوە. زۆر باشە ئەو نەریتە کە ئێستا بەوردی ئاماژەت پێکرد کە لە کۆندا چۆن بووە هیچ گۆڕانکارێکی هەیە لەگەڵ ئێستاە؟ بەنسبەتی نەریتەکەەوە ئێستا من ئەگەر بڵم وەکو کەسێک کە تایبەتمەندی هەبێ لە فۆلکلۆر و بابەتی میلیە ینی حەق بە خۆم نایم لەسەر ئەو بابەتە قسە بکەم. طبعاً گۆڕانکاری بەسەر یعنی هەموو بۆنەکان ئەگەر ئێمە سەیری بکەین بۆ نمونە ئەگەر باسی جەژن بکەین لە ساڵانی پێشووترا جەژنە ئاینیەکان هەتا ئەگەر جەژنە نەتەوەیەکانی وەکو نەورۆزیش ئەبینین کە لە 10 ساڵ جارێکات هەندێک گۆڕانکاری هەڕوو ئەدا بەم پێ بێ ئەمە بۆمان دەرەکەوێت کە طبعاً شەوی یەڵداش هەر گۆڕانکاری بەسەر هاتووە و نەتەوە کۆنەکان ئاریەکان هەندیەکان هەتا میزۆپۆتامیا ئەمانە کاریادیان کردوێتەوە لەو باوەڕێم کە بە شێوازێکی جیاوازتر یادیان کردوێتەوە. بەڵام ئەگەر بیر بکەینەوە ئەبینین کە مەسەلەی ئەدەبیات لەناو ئەو شەوەیە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لەبەرەوەی کەسان کۆبوونەتەوە لەو شەوەیە عادەتەن لە هەموو بۆنەکانە کەسانی هونەرمەند و کەسانی ئەدیب گرنگی تایبەتیان پێدراوە بۆ لەبەرەوەی کە وەکو شەوچەرەی شەوەکە ئەوانی شەوەکەیان تامدار و خۆشتر کردووە لەبەر ئەوەی کە بۆیە ئەم خەتە هاتووە پێم وایە کە هاتووە لە کۆنەوە شاعیران هەر لەو شەوەیە شعری خۆیانیان پێشکەش کردووە و مۆسیقیەکان با بڵێن ئەوانی کە بابەتی هونەریان هەیە پێشکەشیان کردووە هەتا لەو باوەڕیان کە شانۆکاران لەو شەوەیە لەوانێ هەندێک بەرهەمیان پێشکەش کرد بێ. بۆکو گۆڕانکاری بە تەکید گۆڕانکاری بەسەر هاتووە لەوانەیە لە پێشترا کۆبوونەوەکان بچوک و خێزان بوو بێ بەڵام لەم ساڵانەی دوای بینین کە شوێنی تایبەت هەیە و کەسان هەڵەسن بەکردنی هەندێک چالاکی کە بۆ خۆی ئەمە گرنگێکی زۆری هەیە لەبەرەوەی کە خەڵکانێک تێکەڵاو بە یەکتریە بن و ئەتوانن کە بیر و ڕابگۆڕنەوە ئەتوانن کە لە جیاوازی بابەتەکانیان لەگەڵ یەکتریا تێبگەن. سوشال میدیا چەندێک لەمڕۆوە گرنگی پێدرێیان چەندێک کاریگەری هەبووە؟
طبعا ئەوە لە هەموو بوارەکانە سوشیال میدیا کاریگەری خۆی هەیە چ بەڕوە باشەکە یاخود بەڕوە خراپەکەیا بێ بۆ ئەمەش هەر بە هەمان شێوەیە لەبەرەوەی کە وەکو کوردی خۆمانەڵێن تەپڵی بۆ کوتین تاوەکو ئەگەینە ئەو کاتە مەسەلەن من لە هەفتەیەک هەفتە و نیمە پێش ئەوە ئەمبینی هەم لە سایتە کوردیەکان هەم لە سایتە با بڵێن فارسیەکان و لەو پەیجانە هەمووی باس ئەکرا کە چەندێکمان ماوە بۆی کە شەوی یەڵدا دەست پێ بکات لە شەوی یەڵدایە چیەکرێ پێویستەکە ئێمە چی دابنین ینی بابەتەکان گرنگی پێدرێ و خەڵکیش ئەیبینی ئەمە چەند جارێک دووبارە ئەبێتەوە بێگومان کاریگەریەکی زۆری هەیە بۆی کە ئەم جەژنە با بڵێن درێژەی هەبێ و بەردەوام بێت لەوەی کە خەڵکی پەیڕەوی بکەن و بەکاری بێنن. تو بۆ خۆت نەشمیل خان وەکو شاعیرێک چەندێک پێت خۆشە کە ئامادەیت هەبێ لەو بۆنەیە و هیچ بەرهەمت هەیە؟ ڕاستێکی وەکو بەرهەم هیچ بەرهەمێکم نییە تایبەت بە شەوی خێر بەڵام تایبەتمەندی شەوی یەڵدا بۆ من تقریبا هەتا 2011 توانم بڵم هەر شەوێکی ئاسایی بوو کۆ بوونەوەی خێزانیان لەگەڵ هاوڕێیان و خوێندنەوەی دەق و ئەم بابەتانی کە پێشتر ئاماژەم پێیا بەڵام لە دوای 2011 لە شەوی یەڵدایە من بۆ یەکەمین جار بووم بە دایک و خوای گەورە کوڕێکی پێبەخشین بەڕاستی زۆر تایبەتە بۆ من لەبەرەوەی هیچ چاوەڕوان کراو نەبوو بەڵێ لەبەر ئەوە بە بۆنەی با بڵێن خەلەلێکی تەندروستیەوە لەو شەوەیە ینی هیچ چاوەڕوان کراو نەبوو بۆ من وەکو خەڵاتێک وایە و جیازێکە وەکو کەسێک بۆ من لەم ڕۆوەیە. هاتە چۆن تا ئێستا هیچ شعرێکت نییە بۆ ئەوشەوە؟ سەیریکەن من ئەتوانم بڵم کە نووسین مرۆڤ ئەبێت سوود ببینێ لەو هەموو ئەو شتانی لە چواردەوری خۆیان هەیە تەمان ئێمە شەوی هەڵداژێکێکە لەو شتانی لەو کاتانی کە ئەبێ کاریگەری هەبێ لەسەر ئێمە بەڵام وەکو ئەوەی کە بۆچی نیمە خۆشمم پرسیارم لە خۆم نەگرتەوە بەڕاستی بۆچی شتێکم نەنووسیوە لەسەر ئەو شەوە ینی شتێک نییە بێت بۆی دانیشت بێتم لەوانەیە پەیوەندی هەبێ بەو ڕەوتەی من گرتومە لە نووسینە زۆرتر لەسەر کاتەکان نییە بۆ نمونە بۆچی هشتم نییە بۆ هەشتی مارس بۆچی شتم نییە بۆ ئەها ینی کاتێکی نییە بڵام من بم بۆنەوە ئەم شعرە ئەنووسم ئەنی وەکو شاعیرێک هەستم نەکردووە ئەوە گرنگ بێت کە بابەتێک هەیە من ئیلا ئەبێ لەسەری بنووسم. زۆر باشە نەشمیل خان چەندێک گرنگە کە ئێمە گرنگی بین بەم بۆنانە و بە تایبەتیش هەموو ئەو بۆنانەی کە نووسەران و شاعیران تایە ئامادەیان هەیە. طبعا هەر بۆنەیەک بێت زۆر گرنگە کە لە کللتوری خۆمانەوە هێنا بێتمان بنمونە بۆنە ئاینیەکانەوە بۆنە نەتەوەییەکان و هەموو ئەو بۆنە هوەری و کللتوریانەی کە هەیە ئێمە گرنگی پێبین بۆچی لەبەرەوەی لەوانەیە هەندێک کەس هەبن شەوی یەڵدا گرنگ بێ بۆیان و پێیان خۆش بێ لەو شەوەیە چالاکی بکەن هەندێک پێی خۆش بێت لە جەژنی ڕەمەزان کۆبێتەوانێ گرنگ کۆبوونەوەکەیە گرنگ ئەوەیە کە ئێمە پێکەوە وەکو بۆنەیەکی کۆمەڵایەتی ئەم هەلە بقۆزینەوانێ و بەکاری بێنین لە کۆبوونەوەمانە لەگەڵ دۆستانمانە چکە خۆتان زان ڕۆژگارەکەی وایە کە هەر کەس سەرقاڵی ئیش و کاری خۆیەتی و کاتێکی کەممان هەیە پێویستمان بە بیانوە بۆی بە یەکتری کۆبینەوە بۆی من پێویستم بە بیانوێک هەیە بۆی دەقە تازەکانم پێشکەشی هاوڕێکانم بکەم هاوڕێکانم بە هەمان شێوە پێویستیان بە بیانوێکە ڕەنگە من ئێوارێک داوەتێکیان لێ بکەم بۆ ماڵی خۆم دانیشینان بخۆین هەرچی شتێکی ترە بیکەین بەڵام ڕەنگە نەپەرژێتە ئەوەی کە ئەوانەی هەمانە پێکەوە با بڵێن بیگۆڕینەوەن بۆیە زۆر گرنگە بەڕاستی گرنگە کە ڕەنگە تو حەزە لە شەوی یەڵدا نەبێ بەس ئەمە ناکاتەوەی کە ئەم شەوە گرنگ نییە بۆ لەبەرەوەی نەریتێکە و هاتووە و پاراستنی ئەم نەریتەش وەکو سەروەی نەتەوەی وایە ئەین تۆ کە ئەم بابەتە ئەپارێزیت کۆمەڵێک کار ئەکرێت لەسەری و ئەتوانرێت وەکو مێژووی تۆ وەکو بوونی تۆ ئێسێمە هەندێک کات هەیە بیر ئەکرێتەوە لەوەی کە بۆ نمونە هەندێک مێژوو هەیە بە بۆنەیەکەوە دیارەکە بەڵێ ئێمەش لەو کاتە بوونمان هەبووە بەڵێ ئێمەش لەو کاتۆ شعرمان هەیە کە ئەو بۆنەیە هەبووە لەبرۆ بۆنەکان گرنگن بەڕاستی زۆر باشە کەواتە بەم بۆنەوە بەڵارچێ شعرمان پێشکەش وڵاهی شعرێکم لەگەڵ خۆم نەهێناوە خۆ من ئەو کاتەنا بەڕاستی وڵاهی لەبەرکردنەکە چییە نەوەڵی هیچ شتێکی وام لەبەر نییە ئێستا لەم کاتەیە بووە پێشتر بەڕاستی قسەمان لەسەر کردایە لەگەڵ خۆم ئامادەم کردایە ببورن هەڵبەت بۆ دەرفەتێکی تر پێم خۆشە بێت زۆر باشەکەواتە باس لە نووسینەکانی تۆ و بەرهەمەکانی تۆ بکەین چەندێکە هیچ بەرهەمێکت بڵاو نەکردوێتەوە
ئەم پرسیارم زۆر پێخۆشە تەبعاً لەبەرەوەی کە هەر بەرهەمێک بڵاوەکەمەوانێ زۆر پێوەی هیلاکەبم و من خۆم هەمیشە هەوڵەیەم کە بە زووی و زۆری شت بڵاو نەکەمەوە و زۆری دەرنەکەوم دایمەن ئیشم لەسەر ئەوە کردووە کە کات بەم بەنووسینەکان وەک چۆن ئەڵێت ئەتەوێ بەرهەمێکی باشە دەست بکەوێ ئەبێ سەبر هەبێ لەسەری دوا بەرهەمی من لە ساڵی 2021 بڵاو بۆتەوانێ و 3 ساڵە نۆزدە لە دوای نەهەژدە دوای 21 ئەوە ئاخیرە من بەرهەمی من بوو کتێبێکە ببە بەبا ئەو کاتە لە دەستگای جەمال عیرفان بەڕێزیان چاپیان کرد و بڵاو بۆوانێ بەڵام تا ئێستا ئیتر هیچ شتێکی تر هەڵبەتە بابەتم هەیە وەک حازریشن بۆ کتێب بەڵام قسەکە لەسەرەوەیە کە ئایا ئەوە تموحی منە لەگەڵم شوێنام ئیشە بکەم و ئایا ئەکرێ بۆ ئێستەی من گونجاوە یاخود گونجاو نییە لەو کاتەوە هیچ بەرهەمێکی تازەم نییە بەڵام کتێبێکم لە ئدتایە ئەوە شتێکی جیاوازترە تقریبا نتوانم بڵێم شاعر نییە شتێکی تایبەترە و تەسەورەکەم کتێبێک بێ لە کوردستان بۆ یەکەمین جار لەسەر ئەو بابەتە قسە ئەکات کە ئەویش کتێبێکی واقعی گفتوگۆی نێوان دایک و مناڵەکانیەتی کە بە شێوەیەکی ئەدەبی نووسراوەتەوانێ و کۆمەڵێک پرسیاری بەڵێ کۆمەڵێک پرسیاری زۆر فەلسەفی و ئۆنتۆلۆژی تایە کە ئەمەیان دەیەنێم تا پێگا ینی دەمێکە خەریکی ئیدتکردن و دیزاین و بەڵام تا ئێستا چاوەڕ ینی لەگەڵ هیچ شوێنێکە گفتوگۆمان نەکردووە بۆی کە کتێبەکە چاپ بکەم و بڵاوی بکەمەوە زۆر باشە ناونیشانی کتێبەکانت یان بەرهەمەکانت چۆن دەستنیشانەکەیت واللهی دایما من کێشەم هەیە لەگەڵ تایتڵات چونکە زۆر بڵاو بیر ئەەکەمەوە لە کاتێکە کە دەقێک ئەنووسم نامەوێ بۆ نمونە هەتاگەر بینە سەر شعرێکیش نامەوێ من ناوی بنێم بینینی تۆ لەسەر دەقەقی خۆم بچووک بکەمەوە بەس لەو ناوەیە دایما کێشەم تووشە بێ لەسەر ئەوە و ناونانی کتێبەکانم پەیوەندی هەیە تا ڕادێک بە خەتی ئیشکردنی من لە ئەدەبیاتە و کتێبی یەکەمم کە بە سوپاسەوە یەکێتی نووسەران بۆیان چاپ کردم ئەو کاتە تقریبا 2010 بۆیان چاپ کردم ئەو کتێبیان ناوی لە هیچەوەیە وەکو ئەوەی کە من ئەمە یەکەم بەرهەممە هیچ شتێک پێش ئەمە نییە ئەوە دوای ئەوە کتێبی کەبیر لە پەتاتاکەمەوە بیر لە چیەکەمەوە کتێبێکی تاو جیاوازاویش کۆمەڵێک تێکستی ئەدەبیەکە بۆیە ناونیشانەکە پرسیارە بۆیە ناونیشانەکە خواردنی تایە من بیر لە چیەکەمەوە لە کاتێکا بیر لە پەتاتاکەمەوە لەبەرەوەی کە تێکستەکانی ناویشی بە هەمان شێوە کۆمەڵێک پرسیاری زۆر ئەو ڕوژێنە کۆمەڵە پرسیاری زۆر وەڵام نەدراوە بەجێ هێڵێت کە کاتێک نووسەرێکەی خوێنێتەوە کتێبی کۆتاییش ببە هەر لە دەقێکی خۆمەوەرم گرتووە ینی بەڕاستی ناوەڕۆک بەلای منەوە گرنگترە لە تایتڵ بەڵام تایتڵیش هیچی کەمتر نییە لە ناوەڕۆک و زۆریش گرنگە لەبەرەوەی تۆ عادەتەن بیدایەت تایتڵەکە بینی ئەنجا بڕیارەی لەوەی کەم کتێبە بخوێنی تۆ یاخودنا بەڵام جیاوازبوونی تایتڵەکەش قرارەیە تۆ وا لێ بکا بچی بە دوایە بزانی ئەم کتێبە ئەڵێ چی زۆر باشە دەستەکانت خۆش بێت بۆ هیوایم لە ئایندەیەکی زۆر نزیکە بتوانین قسە و باسی زیاتر دەرباری بەرهەمە زۆر سپاس وایە هەر سپاس بۆیەش بۆ کاتە بە نرخەکان مەمنون سپاس بۆ بینەرانتان دەست خۆش بێ